ئایا مێژووی بەشداری سیاسی عەلی شیعە لە باشوور ئەگەڕێتەوە بۆکەی و کەی دەستی پێکرد و چۆن دەستی پێکرد؟ باوکم لە ڕێگەی مامۆستا شەحەمینی عەبابەی لێوە چۆتە ناو دنیای سیاسەتەوە. ئێرانیەکان بەوانەی کە سەریان تەختە پێڵ عومەری سەر ئەگە تۆزی قۆڵقزبێ پێڵ شیعە سەر هەل لێرەش ئەو هینە هەیە. کاک ئەحمەد چێ بۆ لای حاج قاروان ئەڵێ کاکە من لایم شیعە سەرەوە دامەنێن ئەم کوژێشتە بۆ ئێران وانە هەر ئەو تەسەووڕێک مەرەوە بڕاوە بەسەریە. ئەوترێت یەکەمین فیشێکی شۆڕشی نوێ لە مەفرە سەرەتاییەکان عەلی شیعەوی دەخێنێت. ئەم قسەیە چەند ڕاستە؟ باشترین دەلیلە من کاکشەی حاتمیشی نووسی شادی پێ کردووە. بەڵێ چەند ڕۆژەمێکەوە تەقانوێتی کاک حەمە لە من سیدیم بینیوە ئەلە کاک عەلی کوێ بەرەوە بۆ جگەرەکردین باوکم توانیدا ئەگرێت تەقەیەکات کاکە حەمەڵە توانەکەی وەساوە ئەگەر وەسا بێژێ هەرێکشێکی تەقان بێت. بەرنامەی ڕوودا و مێژوو شەوی سێشەممە کاتژمێر 9:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.